ئێمە سێ دڵۆپ هەیە هەر کەسێ ئەم سێ دڵۆپە ئامادە نەبێت لە پێناوی خوا بیڕێژێ ئەبێ بترسێ لە ئیمانی خۆی خەلەلێک هەیە لە بیر و بڕوایە خەلەلێک هەیە لە عەقیدەیە یەکەم دڵۆپ بریتیە لە دڵۆپی فرمێسک کۆساری شاعیر ئەفەرمێ سێ دڵۆپ ئازادی هێنن فرمێسک و عارەقڵ خوێنن بەخوا تا ئەم سێ دڵۆپە ئامادە نەبی لە پێناوی خۆیان سەرفیکەی ئازادی بۆ ئەم ئومەتە ناگەڕێتەوە ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم لەسەر قاچی ناوەسێتەوە بینی خۆت و خوا ئەبێ فرمێسکە ڕشت بێ چکە ئەمە ڕەبتی خۆتە لەگەڵ خوایە ئەبێ پەیوەندی لەگەڵ ئەوە وەها بێت کە تەنها بوویتەوە بیری گوناهەکانە کردەوە بیری کەم تەرخەمیت کردەوە فرمێسکە بڕێژی ئەفەرمون هەر کەس فرمێسکی نەڕشت ناتوانێت عارەقە بڕژێ ئەگەر عارەقەی ڕژ لە بەرخاتی خوا نییە دووهەم لە بینی موسڵمانانە یەکترە بۆ خزمەتی بانگەواز ئەبێ عارەقە بڕژە لە پێناوکردنەوەی مزگەوتێکە عارەقە بڕژە لە پێناو خزمەتکردنی مناڵێکە کە دەرسی قورئانە خوێنە عارەقە بڕژە ماندوو ببە لاشەت ماندووکە لە پێناو مانەوە لە نوێژەکە و پشت با بئێشێ با ئەژنۆت بئێشێ با سەرێ لە سوژدا بئێشێ خۆت مانووکە عارەقە بکەرەوە لە پێناوی خوایە ئەمە دڵۆپی دووهەمە دڵۆپی سێهەم بریتێ لە خوێنت والله ئینسانی ئیماندار هەموو لەحزەیە ئامادە نەبێ خوێنی لە پێناوی خۆیان بڕژێ بەخوا بێ لە ئیمانی خۆی بترسێ من لم يغزو ولم يحدث نفسه بغزو مات ميتة جاهلية للرواياتك يا مات على شعبة من النفاق أجر كسيك غزانك بخيال شانية غزابك وتا أماد باشي نكد بي لذاتي خويا للروحيا فرمسكي نرجان دبي عارقي نرجان دبي خويا الرق نكر دبي لبشر النفاق مردو